بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ بەڕێز برا گەورە و سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ بەڕێز پارێزگاری هەولێر، بۆ بەڕێز دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان بابەت داواکاری داوا لە بەڕێزتان دەکەین بە دوادواچوون بکەن لەسەر وەساندنی پرۆژەی ئینگلیش تاوەر کە ماوەیەکی زۆرە کاری لەسەر ناکرێ و ڕاگیراوە، هیچ لایەنێک خۆی بە بەپرسیار نازانێت. جا داوا لە بەڕێزتان دەکەین ماف هاوڵاتیان بگەڕێنەوە کە زیاتر لە 35 میلیۆن دۆلار وەرگیراوە و چەند ساڵێکە چاوەڕێی تەوابوونی پرۆژەکەین و کەچی پاش ئەو هەموو چاوەڕوانیە عەقدێکی تازەیان هێناوە کە ماوەکەی 2 ساڵ درێژ کردوتەوە کە ئەمەش جێگای قبوڵکردن نییە، کە ئەمە خۆی لە خۆیدا دژی یاسای دەستەی وەبەرهێنان پشتبەستن بە حکمی بەرگەی 1 لە مادەی 56 لە یاسای ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراوە. داواکارین لە پارێزگاری هەولێر دەستەی وەبەرهێنان بە زووترین کات ماف بۆ هاوڵاتیان بگەڕێنەوە و سەرپێچی کار ئاگادار بکرێتەوە و دەست بە پرۆژەکە بکاتەوە و تەواوی بکات. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای کابینەی بەڕێزتانەوە ئەم جۆرە کارانە بنبڕ کراون، بەڵام ئێستا خەریکە دەبێتە دیاریدە و وەبەرهێن چەندین میلیۆن دۆلاری خەڵکی دەبات و دیار نامێنێت. بۆیە داوا لە بەڕێزتان دەکەین بە دوواداچوون بۆم پرۆژێ بکەن، ئەگەر ناچارین پەنا ببینە بەردەم ئەنجومەنی وەزیران لەوەی ئسکاڵای خۆمان بکەین کە هەموو ڕۆژانی چاشەمەیەک کۆبوونەوەی تێدا دەکرێت. بەڵێ ئەو خۆی دەبواکە ئەو پرۆژێت تەواو بکرابە لە 2020ەوە دروست کراوە، دروست دەکرێت، خۆی دەبوو لە یەکی 2024ەوە ئیستلام بکرابە، تەواو کرابە، بەڵام هەروەکو دەیبینن بە ناتەواوی ماوەتەوە. بەڵێ لەوە کرد خاوەنی پرۆژەکە ماوە دیار ماوە ئەوەی کە پرۆژەکەی دروست دەکرد نەخێر میلیۆن دۆلار لەو نیوانە ئێوە زەرەرتان بەردەکەوێت. کاک لەون قوربانیان پرسیارەکانتان ڕاستن سەبار بۆی ئەم پرۆژەیە چەند پارەی داوا بۆ خاوەنەکە یان خاوەنی پرۆژەکە پارەکە بەگشتی ئەو دو ساڵش کە درێژکراوەتەوە ناڕازین ئیچاڵ داواکاریتان چییە؟ بۆخۆی پارەکە بەگشتی 35 میلیۆن دۆلار دیارنی، یعنی خەڵک بەعامەوانی کە کڕیوانە 35 میلیۆن دۆلاریان داوە و ئەوی شەش کە بینن ئێستا ڕاوەستاوە بڕی 35 میلیۆن دۆلار نیە، هەیکەلێکە تەواویان کردەوە و پەڕیبا 10 میلیۆن دۆلاری تێچووە، باقی پارەکە دیار نییە. خاوەنی پرۆژەکە دیارە لێرەیە یان خاوەنی پرۆژەکە ئێمە چەند ئەگەڕین کەس خۆی بە خاوەن نازانێت، یعنی کەس خۆی نەکردو بە خاوەن بڵێ کاکە من خاوەنی پرۆژەکەم فەرمون حەقی خۆتان وەرگری لەگەڵ شەریکەی ئینگلیش تاوەر. شەریکەی ئینگلیش تاوەر عەقدێکی تازەی هێنا و 2 ساڵ ماوەی تەواوبوونی درێژ کردووەتەوە، 2 ساڵ ئەلەساس درێژ کرابێتەوە، بەس ئیشەکە ئێستا ڕاوەستاوە، ماوەی 2 مانگە ئیشکردن تیان ڕاوەستاوە. هەمان شەریکێ بەڵێ. چەند دەستی کردی دەکردنی پرۆژەن تا ئێستاگە؟ ئەبێ دەستی زۆری کردبێت. باشە پرسیارێک ئەو دو ساڵەوە ناڕازین داواکاری بێتان چییە؟ بەتاکید هەموو ئەوانەی کە لێیان کڕیوە ناڕازین، چون ئێستا تۆ کە شتێکە کڕی ماوەت بۆ دیاریەکرێت 2 ساڵە، ساڵ و نیوە کە 4 ساڵە، 3 ساڵە، بەس ئەوە دوای 4 ساڵیش هێشتا 2 ساڵێکیان درێژ کردوێتەوە، یعنی ئەوەی مڵکی لەوێ کڕیوە شوقەی هەیە بە ئەکید ناڕازی و دەنگی ناڕازی خۆشیان دەڕێت. چەند شوقەیە هەمووی؟